شجر روارينا يا 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 واسمر جواتا روحانیا ازدیان به مزنترین و سرکیترین دزگه اولی ازدیان تناسکرین لسرانسری جیهانه. همو کار و بارن اولا ازدیان لهر جهه کی لیبن بره کاوه جواته تینا بره و برن. هروسانه بطریا کار و بارن جواکیشی به دسته و جواتینا. لی ازید خانه دا جواتا روحانیا ازدیان ناس او نشانه رو برا خوخو او تینو حلو مورينا يا او حلو شيرين يا قلب جواتا روحانی لپیکاتیا 5 کسا هر یک شوانجی تمثیلا جدی خود کردن بیجین جد سرکی او ام بیجین مثلا مسئول جواتا روحانی میره زدیانا و چاری دیجی تين باب شيخة بشيماما مزني قوالا يا شيخ وزيرة ميري شيخة تمثيلها شيخادي تكت وكو جديوية يعني تيت بشيمام تمثيلها ملك شيخة سنة تكت تيت شيخ وزير تمثيلها شيخ شمس تكت تيت باب الشيخ تمثيلها ملك فخر الدين تكت فقط الويدرت مينت أمد بيجين مريد يعني رئيس قوالا قوال بهزادة أو أم ديجني مع مستاي آيني صالي دو جارة بأمر ميري درت كفتا ناف ملتي قول وقصيدة وقضايا دي بآيني فتقريدا يت شيخادي نشا زديات كرن ونشانة روبارتشينا نشانة خل مكار برمالا شيخادي جيناها يا يا او نشانة خل مكار برمالا شيخادي جيناها بابت جواتا روحانيا ازديا بابتكي گرنگا و باشا مروف سرباخفتن چنگو بلكي گلك نا بلا بيجين خلكي بياني بلكي كرد يت ازدي بخوجي هند بيزانين السرفي جواتي نينن كاتشيا و بوچي و چاواچي بويا جواتا روحانيا ازديا بري هر تشتكي جواتا كآينية بس گلک کاروباری دیه هی پیراد بتن یه جواکی آن ریو برنا کاروباری ازدیان یه دنیایی جیش بلی کاروباری آینی بس تشتی سرکی جواتک آینی دست پیک جواتا روحانیا ازدیا او بون بلا بيجين وكي محفل شيخادي بسردم شيخادي دي تديد با صمت هاتا كيشان فقيرة شيخادي وك تمثيل شيخادي تكر و تديد با القلوي دبونا حفت كس افي الجلسة شيخادي الدورة شقلتويت زفرين و صمت كيشان پشتی هنگیش بر هندک وکید بیجن اگرت تایبت ناف ازدیاب خودا ولی هات کو او جوقتا یا صمایت کشد شونا هفت کسا بونا 14 کس او مروفیت صمایت کشن جی نونریات یا خاصت ازدیاد کن مجلس الروحاني
پێنج کەسن میر ڕئیسێ مەجلیسا ڕوحانیە، میرە بابێ شێخە، پێشی مامە مەزنێ قەواڵە شێخێ وەزیرە. ئەڤە مەجلیسا ڕوحانیە هەر بڕیارێک هەر حەلال و حەرامکردنێک جڤاتە ڕوحانی و دەوێ میر و مەجلیسا ڕوحانیە. کارێ دینی هەر تشتێکی ئیش کچکی هەتا مەزنی هەمووژی شۆلێ میر و مەجلیسا ڕوحانیە. تشتێک نایەتەکردن ناف ئێزدیادا بێ میر و مەجلیسا ڕوحانی. نیشانێت کشکاچینە ئەو نیشانێت کشکاچینە بەلێ بسک و حل و مۆرینە مۆرینە ئێزدیاتی یادگەلک قۆناغێت نەخۆش ڕابۆری ji ber firmana ji ber ku ewan firmana kartêkirneka xirab ser rewşa êzdiya kirib giştî ser rewşa wana ayînî welê hat vê dumayê dê tu bînî civata ruhaniya êzdiya welê hat ku bibne pênc kesî bitinê. Serokê civata ruhaniya êzdiya mîr e û yê civata ruhanî çar kesî dîne babê şêxa Şêxê Melik Fexredîn e yanî babê şêx ew bixwe Şêxê Melik Fexredîn e. Şêxê wezîr e ke ew bixwe Şêxê Şêşims e. Meznê qewalaya û pêşîmamê mergehê ye. Pêşîmamê mergehê Şêxê Melî Şêxsine û ewî jî bilabêjîn rolekî giringê heyît êzdiyatiyê de. شابان بۆ شێخێ عەدینە نیشانێت فەقیرێت چایە شنگاچینە ئەو نیشانێت فەقیرێت چایە شنگارێچینە میر ئەمت بێژین سڵتا دینی و دنیاوی وا دەستیدا یا دینی و دنیاوی هەر چار کەسانێت دی یێلگەل ئەو ئاینی بەدگرێدان فقط بەسەکەت و درستیە بزڤری ئەو خۆ مەرجع ئێزیدیاتیێ هەر دەرەکی هەبێت ئەو مەجلیسا ڕوحانیە چەنگو هەموو ئێزیدیا هاتیە دەستنیشانکردن ئەو هەر پێنج کەسنە. مجلس روحاني يا معترفة نوع بيجن عراقي كردستان ريزيلت قرد حكومتها مركزية ريزيلت قرد وكو مرجعية ديني إيزديايا يكجي يا دوي وي مجلسي شور دارت خوتين هيئة استشاري وهي الدوراوي مثقفة إيزديا مثلا أجت أصحاب شهادات عليا وكما قلتي هر مثلا شهادەکێ ئێکوێ هەی مثلا وەکو قانون وێتین وەکو عسکەری وێتین وەکو سیاسی وێتین وەکو هەر کەسێکی پێکاتینە ئەلگەل هەندێژی ئەو چێن بێژین ئۆتۆماتیکیان پێکاتیە لەگەل ملەتی خرەکێ سەرۆک هۆزێت عەشیرە سەرۆک هۆزێت عەشیرە هەر دەرەکی بن و مختارێت گوندە یعنی چی تشتێکی چێبت ئەو تێن بۆ جڤاتە ڕوحانی روند كانوا جبهات روحاني بيراد بن هكا في حالة مثلا الجندي مثلا هالجندي مجموعة كواي مختارة سلوكوز أو هكا شوال مصدر لهات نقارن بيتين مراجعة مجلس روحاني كان ده واجب عن رابط روجنا الشباب ودزيزكي مني دزيزي وذي طيرك يا غريب رمادنا شموطنا يا وحالي مفحالي دنون المصري حسن البسيمي ابراهيم ادم مسكين قالك جارا خلق بسيارت كد بيشت اري اف جفاتا روحانيه ازديا بوچي اف بينج كسنانا اف بينج كس وقت جفاتا روحانيه ازديا كارو باري ازديا ايني بريا فان بينج كساب تيتا بريفا برن تتو بيني مثلا مير
کاروباری ئێزدیایە ئاینی و یە دنیاییە دەستیدا و ئەو ڕێڤەبەریە ئێزدیات کەتن و سەردەمەکی درێژە. هەر پشتی و عێراق بوویە مەملەکەت وەک عێراق ساڵە 1920 مەرسوومەکی مەلەکیە دەرکەفتی یاگۆتی و ئەڤە میرێ ئێزدیایە و ئەف میرە کاروباری ئێزدیا پڕێڤەت بەت یە ئاینی و دنیایی و یاگۆتی لگەلویژی جڤاتەکە هەیب ناوێ جڤاتە ڕوحانیا ئێزدیاک و ئەو سەرۆکێ. کەسانێک دیە جڤاتە ڕوحانیا ئێزدیادا پێشیمام شێخێ مەلک شێخ حەسەنە و ئەوانجی ڕۆڵێکی گەلێکی گرنگی هەیە و مەزنت ئێزدیاتیەدا شێخێت مەلی شێخسن بەلکی گەلک کارێت هەینت دەستیدا بتایبەت بلا بێژین کاروبارێک کەسایەتی وەک زەواج و ژنئینان و ژنبەردان و گەلک شرعەتێت هەتا ئیرۆ ڕۆژی بەلکی ئەف کارنێت دەستێوان. دايرو ماشي مەزنێ قەوالە گرنگیەکە مەزنە هەیت ئێزدیاتیەدا چوو ڕێو ڕسمێت ئێزدیا بێی قەوالە پڕێڤە ناچن گەڕا تاوسێ جەمە عیدت چلێ هاوینێ و چلێ زڤستانێ عیدا سەرێ ساڵێ بلا بێژین خۆشی و نەخۆشیژی خۆشی وەختێ پەریا سواردکەن خۆشی وەختێ مەسەلەن هلێلەکێ سواردکەن هەر قوبەکێ دەڤەرێت ئێزدیا هەمووە نەخۆشیژی تو بین چوو تازیەت ئێزدیاژی بێ قەوالە پڕێڤە ناچن. قەوالە ڕۆڵێکی گرنگ هەبوویەت ئێزدیاتیەدا ئەف قەول و بەیت و قەسیدە و چیرۆکێت ئاینی و مسحابەت و خزێمۆک و پایزۆک ئەڤە هەموو ئەون یەتک و هەتا ئیرۆ ماین هاتینەش بەرکردن سەرسنگێ مامۆستایەت ئاینیەت قەوال و هەتا ئیرۆ هێلاینە. واسمريت شبابينا يا وشبابينا هم دنیاوی و هم جی آخرت و هم جی عشیرت و هر تشتک جی ازدیا وگری دایبت کارب ازدیا وگری دایبت میر و مجلس روحانی پیران هر تشتکی ناف ازدیا بیتا دانان و بیتا راکرنجی دسته میره میر هر کسی که دانت اشباب شیخ حتی کچکه ازدیا هکا بتا شکار دینی و بو آل دینی و میر داد. بس وەکو جی بۆ مەجلسا ڕوحانی لە عەلی نورانیە لە عەلی نورانی وال کوردستانە طبعا جێ مەجلسا ڕوحانیە عید و جەمە چەند عید و ئەو لێ دەرێ تێنەگێڕان مەجلسا ڕوحانی بەری چەند ساڵێکە چۆ ئەرمێنیا جیەک دەستنیشان کردن میر بخۆل گەلوان بوون وەکو نیشانە سڵتان ئێزی لێ دەرێژی چێکردن وەکو قوبەک ئێزدی لێ دەرێ هەبوون نۆکەژی مەلبەرە نێزیکی مۆسکۆ منتەقەکە بڕاستی ناوێ نایەتە بیرا بن دیسە ئێزدیێتنەوە ئەوێ لێ دەرێ دیسە هەندە قوبات چێکەن ئێزدی لێ دەرێ دا ئۆل و هەرکێ خۆش بیر نەکەن وەکی دی لێ دەرێژی چی بکەن مەرجعیەت وێ دەرەیە
يعني بسیارە خۆشوێ دەکە ئەم چی بکەین چی نەکەین مەسەرەن نهۆل ئەرمێنیا بە چەند ساڵەکە میری لێ دەری قوبەکچێکیری و توافا خۆتکەن هەر ساڵژی بۆ بتر تەلاحەم شێ بتر نافێ زیدیاوان و براتی ئەو تێن تێلەفۆنا وان کەن بۆ میری بێژنێ بۆ مەدیسا وەفدەکی ورەکەش زەلامێت ئاینی مسەقەفە وان بۆ تواف بێتە گێران نەفسەوێ ڕۆژە وەختێ قوب داناین لێ دەری بلي لسر خاطر إيمان أخو بليوان تركم ما نمد أخو بلي خودانا لا لشنوراني إي خريبو لو 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 خريبو وقتی ایک شیخ شیشمز بد آن شمسانیه بد و مرید شمسانیه بد خوشی نخوشی کلی چه بد وید سمایا شیشمز بد هکا ایک شیخ ملی شیخ سنو شرفدین و آدانیه بد هر وصا او قوالنا وید سمایا شرفدین بیش سمایا کدیا هی امد بیجینه سمایا زازا سمایا زازا یگریدایا اب عشیرتا 2 ملیاوا کب اصل 2 ملی و عشیرا زازا ایک عشیرن و بلکی گلک بربلاف بین الکردستان بگشتی برینه و هطانه جی 2 ملی بردوامن وک عشیرتک اتنافز دیاده و اف سما تایبتا بوان سمایا که هی یا حزنیه یا نخوشیه اتبیجینه سمایا مرکبه بلکی گلک جارا هندک داخواست کن بیجن اری جواتا روحانیا ازدیا بوچی اف کس نبتنینا بوچی هندکی دینا این جواتا روحانیا دا جواتا روحانیا جواتا که آینیه یا هاتیه درست کرن سر اساسه کی آینی اویت تیدا ایک نونر ملک فخردینا ایک نونر شیشمسا ایک نونر ملک شیخسنا ایک نونر قوالایا ایک نونر یشیخادی بخویا کمیرا و ریبریا وی ملتیت کتن یعنی ناچه بتنصب ام ایکی بینینه توی جواته دا کو پیوندی و گریدان بجواته و نی بس ولا چید بتن ام بیجین او 14 مروفت سمایت کشن جواتا روحانینا چنگو اوشک نونرت خاصت ازدیانا و جا آدانی بد قاطانی بد نونری هر پیره کی بد کد سمای دای پشدار او درسته هەر تشتێکی نافێ زیادە پێت قارن تشتێک نافێ زیادەی ئاسیل بەروان نینە دەستێوان گاتە هەر تشتێکی نافێ زیادە کەس نقارێت قوبەکێ زیارەتێکێ معبەدەکێ ئاواکەت بێگۆتە ناوان هەکە شکێ دەرە ئێزدیا بژی دەولەتێت خارج بت و هەگەر داخلی کوردستان و عێراقیژی دابێت بێشک پێشی میرە پاشیژی ئەوژی پرسیارە ملەتت کەن و ئەو وەکو تفاقەکە خۆتکەن ئێک و داڵێ خاتونەکەش مالێت بابا و خێلت بیچار وەرگێرایەک و زارۆکت خۆدانە دەگێریەوە خەدەمە لە حالێ مەخەریبەک و حالێ مەفحالێ دەنون المصری حەسەن البەسری میر برایمی ئادەمانە مسکین شێخانێ شەمسەک ئەوێت وەگا بابێ دەروێژ اختیارێت گرم بابێک کارێ میری یعنی ئەوت قارت کارێ سیاسی و یە دینی بکەت میرتنێ بەس هەر چار ئەندامێت توی نا چەنگو هەرێکە پشۆلەکی ئاینی وەی گرێدایە وەکو ئەرکەکە سەروی ئەو نەقارت مەتەنە شوێ خەتێ دەرکەبت بەس ئێزدی تێن مراجعە مەجلسێت کەن مەجلسە ڕوحانی تێن
ئێنەنێک مەجلسێ ئەو مەجلس کا چی تێتەکردن ئەو دێ نویسن بۆ میری میر دێڕایی خۆ بدەت vêca bita guftûgû beyna mîrî û meclisawî her ji fetrê carekê jî kombûnê xwe dikin û şolê xwe cîbecî dînin. بێشک هەموو ژی ڕۆژانە ژی هەر ملەتێکی ژی مەشاکلێت خۆێت هەین هەر مەسەبێکی هەر ملەتێکی وەکی مەگوتی ئێدمە ژی مەشاکلێک هەر هەبت ڕۆژانە ژی تێنە بەردەستێ میر و مەجلسا ڕۆحانی ئەو وێ ئاریشێ وێ مەشاکلێ حلکەن و بجیتین وەختێ شیخادی ژی چاوە شیخادی بوو مەلک شێخسم بوو مەلک فەخرەدین بوو ئەف دانانا ڤان ناوێ چاکێت خودێوان وی وەختیدا ژی هەموو زەلام بوون و نەک و قیمەتێ ژنێنینە لێ ژنجی ناف ئۆلا ئێزدیاتێدا گەلەکە بقیمەتە جیە خۆی هەی ئەڤە سەدێت ساڵا ژی ژنێ نهۆ مەزارگەهێت وان وێل هێرە هەین و ئەم تواف بکەین و قدرێ وان ژی دگرین و حڕیەتا ژنێژی توتبینی هەر هەموو جیادەت چی پەرلەمان بە چی تەختۆر بە هەر جێکی ژی وەزیفەت بە ڕێک لێ نەگرتێ و دەستوردا سەردەمێ شیخادی ژی وەختێ پشتی شیخادی هاتی وەختێ ئەو حەد و سەد هاتینە دانان ئەvە بەری دەمێ هەزار ساڵیە تشتێ ئەم ژێت زانین کوشوی دەمیدا ئەو مەحفەل بۆ شیخادیە پەیدا بووی و دوڕە ئەف مەحفەلە یە هاتیە بنافکردن وەک جڤاتە ڕوحانیا ئیستی Thank you.